سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ و هەمیشە شاد و کامەران بن. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواست بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باسوخواستی ئەمڕۆمان داباس لە کاریگەری دەستگاکانی ڕاگەیاندن و تەکنەلۆژیا بە شێوەیەکی گشتی دەکەین لەسەر پەروەردەی منداڵ. هەفتەی ڕابردوو فەیسەڵ قاسم بێژەر و پێشکەشکاری سەرکەوتوی کەناڵی جەزیرە وێنەیەکی کاریکاتێری داناوە کە دوو دایک لەسەر کورسیەک لە چاوەڕوانی پاسێکدا لە هەر کاروبارێکی خۆیاندا چاوەڕێن و هەر یەکەیان منداڵی خۆی لە پەناشانی خۆی دایناوە. یەکێک لە دایکەکان کتێب دەخوێنێتەوە و منداڵەکەشی بە هەمان شێوە پەرتووکێکی بەدەستەوەی، ئەوی دیکە مۆبایلی بەدەستەوەی و منداڵەکەشی خەریکی یاری ئەلکترۆنیەکانی نێو ئایپادەکەیەتی. ئەم دایکەی کە خەریکی تەکنەلۆژیا و مۆبایلەکەیەتی وەکو سەرزەنشتێکی خۆیان وەکو پەروەردەکردنێکی منداڵەکەی بە دایکەکەی دیکە دەڵێت تۆ چۆن وات کردووە کە منداڵەکەت وەکوڵێ فێرت کردووە یان پڕاد هێناوە لەوەی کە پەرتووک بخوێنێتەوە. دایکە ڕۆشنبیرەکە دەڵێ ئەوەی کە منداڵەکان بە دوامانە دێن لاساییکردنەوەی نەک فێرکردن، واتە من خۆم چونکە ئەهلی کتێبم وە کتێبە خوێنمەوە بۆیە منداڵەکەشم لاسایی منی کردوتەوە. لە کوردیشدا قسەیەکەیە دەڵێ گەورە ئاو دەڕێژێ و بچووک پێی تێدەخاواتە گەورەکان چی بکەن، چ پەروەردەیە پێشکەشکان، چ سەقافەتێکیان نەبێ، ئەوە بێگومان منداڵەکانی شوێنکەوتووی گەورەکانە بن. زۆرجار لە کۆمەڵگەی خۆماندا ماڵێک کە ژن و پیاوەکە ئەهلی کتێب بن یان بۆ منە خوێندەوار بن یا سەقافەت و ڕۆشنبیریەکی بەرچاویان هەبێ، زۆر بە کەمی ڕێک دەکەوێت کە منداڵەکان بە پێچەوانەی ئاراستەی دایک و باوکەوە هەنگاو بنێن. بۆیە دەبینین لە نێو بنەماڵەی زانایانی کورد، لە نێو بنەماڵەی ڕۆشنبیرانی کورد هەمیشە کەسانی خوێندەوار و سەرکەوتو و خزمەتکار بە کۆمەڵگەکەمان سەریان هەڵداوە و پێویست بە ناوهێنانیشیان ناکات چونکە وەکو مانگی چواردە بەرچاون. بێگومان دایک و باو گەورەترین ڕۆڵی کاریگەریان هەبووە لە پەروەردەکردندا. هەمیشە دەگوترێ دایک یەکەم پەروەردەکاری منداڵە بۆ بنیادنانی تاکێکی سەرکەوتوو بۆ کۆمەڵگە. واتە ئەگەر دایک و باوکەکان پەروەردەیەکی ڕەسەنی جوانی منداڵەکانیان بکەن بێگومان داهاتوویەکی گەشت چاوەڕێی منداڵەکانیان کە، بەڵام بەداخەوە لە ئێستادا هەندێکی بەهۆی مەشغەڵەت و دەوامی دایک و باوکەکان و هەندێکی شەهر بەهۆی ئەو چاولێکەری و لاساییکردنەوەوە دایک و باوک ڕۆڵی پەروەردەکردنی خۆیان یان داوەتە ئەم مۆبایلە و ئایپاد و تەلەڤیزیۆن و زنجیرە دراماکان، واتە منداڵیان بەرەڵای نێو ئەو مەیدانە کردووە و جڵەویان وەکوڵێ بەرداوە ئیدی بە چه ئاراستەیەکدا دەڕوا بە چه پەروەردە دەبێ ئەرکی ئەمان نەماوە. بەڕاستی ئەتوانین بڵین ئەرکی دایک و باوکی ئەمڕۆ ئەرکێکی زۆر سادە و لەسەر خۆی، واتە ئەو ئەرکە قورسەی کە لە پەروەردەکردندا هەیە لەسەر شانیان نەماوە داویانتە دەست ئایپاد و یاری ئەلکترۆنیەکان و تۆڕە کۆمەڵایەتەکان زنجیرە دراماکان. بەداخەوە دایک و باوکیش لە کۆمەڵگەی ئێمەدا کاتێک لە نێو برازاکانی لە نێو ماڵە خەزورانی لە نێو دراوسەکانیان دانیشێ تاکە شانازی و سنگ دەرپەڕاندنی خۆی ئەوەیە دەڵێ ژووریم بۆ جیا کردوتەوە، تەلەڤیزیۆنی جیای هەیە، سیستەمی خەوی هەیە، مۆبایل و ئایپادم بۆ کڕیوە، جلوبەرگی جوانی هەیە دیوە ئەزانێ منداڵ ئەمەیە. وەکو کاک ئەحمەدی موفتیزادە فەرمێ ئەگەر باوکایەتی تەنها بە خێوکردن و سکتێرکردنی منداڵەکەت بێ ئەوە چۆلەکەیەک لە تۆ ئازاترە، کەواتە ئەرکی ڕاستەقینەی دایک و باوک چییە؟ ئەگەر پەروەردە نەبێ ئەو کاتە خۆ بە درێژایی مێژوو هیچ ئاژەڵێک بێچوەکەی لە برسا نەمردووە. واتە ئەوەی کە مرۆڤەکان دەمرێنێ و دەیان پوکێنێتەوە و بەرەو لاوازی و سستی و داڕوخاوی دەیان بە نەبوونی پەروەردەیەکی ڕەسەنە کە سەرنجام کۆمەڵگەکانیش بە چۆکدا دێنێ. بۆ قسەکردن لەسەر کاریگەری پەروەردە و پەروەردەی ڕەسەن کامەیە و دایک و باوک چۆن ئەبێ سەر لە نوێ ببنەوە بە پەروەردەکار و پەروەرشکاری منداڵەکانیان و ئەو ڕۆڵە نێگەتیڤ و سلبیە خراپەی کە زنجیرە دراماکان، میدیا، تەکنەلۆژیا، یاری ئەلکترۆنیەکان، تۆڕە کۆمەڵایەتیەکان گێڕاویانە لە پەروەردەکردن و ئاراستەکردنی منداڵ چۆن جارێکی دیکە ئاڵای پەروەردەکردنی منداڵەکانیان بگرنەوە ئەستۆ بۆ قسەکردنی زیاتر لەسەر پەروەردە و گرنگی و کاریگەری و پێگە و ڕۆڵ و بایەخی پەروەردە لەسەر تاکی کۆمەڵگە بۆ لەسەر کاریگەری خێزانەکان میوانداری زۆر بەڕێز مامۆستا زایر زانە نووسەر و شارەزایی گەشەپێدانی مرۆیم کرد. مامۆستا زانە زۆر بەخێر بێ و بەرنامەکەت ڕازاندەوە. خۆتان ڕازاوان، سڵاو لە تەواوی بینەرانی بەڕێزمان، بە هیواین کە بتوانین بە هەمومان کۆمەڵگایەکی دروست و تەندروست و دەروون دروست پەروەردەکەین، کۆمەڵگایەک کە بتوانێت تاکەکانی خۆی بناسێ، ئامانجی خۆی بزانێ خەریکی چییە
زانێ کات و کاروباری ژیانی چۆن ڕێگەخا وە لە پێناوی چی هاتۆتە بوون و ئەوێ چی بکە و بۆ شوێچێ بتوانین کۆمەلگایەک دروستکەین کۆمەلگایەکی زیندوو بێ کۆمەلگایەک نەبێت تەنها بژی بەڵام کۆمەلگایەکی زیندوو بێ بزانێ بۆچی ئەژی چونکە بە بڕوای من زیندوێتی هەر ئەوە نییە کە هەناسە بکێژی هەر ئەوە نییە کە خۆراک بخۆیت و گەورە بی زیندوێتی ئەوەیە کە مرۆڤ خۆی بناسێ و بزانێت لە ژیانە ئەو ئەرکەی کە پێی سپێراوە چییە و خەریکی بەجێهێنانی ئەرکەکەی بێ هەست بە لێپرسرایەتی بکە بەرامبەر بە خۆی بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە نیشتیمان و دوجار و یەکەم جاریش بەرامبەر بخوا. پێم خۆشە وەک دەواازەیە بۆ باسەکەمان بۆ تەواوکردنی ئەو پێشەکەی کە من ئاماژەم پێکرد باسی گرنگی پەروەردە و ڕۆڵی دایک و باوکەمە پێم خۆشە جەنابیشێت بۆ کۆڵێ دەلاقەیەک دەواازەیەک بۆ باسەکەی من زیاد بکەیت و بزانین پەروەردە لای جەنابەت یام تێگەشتنی جەنابەت بۆ پەروەردە و گرنگی پەروەردە لە چیدایە؟ پێم وایە گرنگترین ئەرکی هەر کەسێکمان لە ژیانە لەو کاتەوە کە زەواجەکەین بریتە لە پەروەردەکردنی مناڵەکانمان و پێش ئەو کاتە بریتە لە پەروەردەکردنی خۆمان چونکە پەروەردەکردنی مناڵ 20 ساڵ 25 ساڵ پێش لەدایکبوونی دەست پێەکە بە پەروەردەکردنی خۆمان بە پەروەردەکردنی باوکو دایکەکە بۆیە ئێمە ئەبێ لە پێشا خۆمان دروستکەین خۆمان بنیاد بنین خۆمان تێڕوانینێکی دروست و تەندروستمان هەبێ بۆ ژیان ئەو کاتە ئەتوانین نەوەکانیشمان بەو شێوازە پەروەردە بکەین چونکە مناڵەکانمان وەکو سێبەری ئێمەوان ئێمە بەرز بین بەرزن کورد بین کورتن قەڵەو بین قەڵەون لە ڕووی معنەویەوە بە کوردی ئەگەر ئێمە کەسێک بین کە خۆمان دۆزی بێتەوە خۆمان ناسی بێ خۆمان پەروەردە کردی بێت بێگومان نەوەیکی واش پەروەردەکەین چونکە بۆ هەستە لێپرسراویەوە بە زانیاریەوە بەوە کە خۆمان پڕچە کردووە بەرامبەر ئەوەی کە ژیانمان ناسیوە ڕێی ژیانمان ناسیوە خەتەرەکانی ژیانمان دۆزیوەتەوە چارەسەرەکانی یاخود قەڵخانەکانی خۆپاراستنیشمان لە تیرەکانی ڕۆژگار بەدەستەوە گرتووە ئەگەر ئێمە خۆمان بچووپێنین بە باخەوانێک و مناڵەکانمان باخەکەی بەدەستمان بن گرنگترین ئەرک و لێپرسراوەتی هەر باخەوانێک بریتە لە پەروەردەکردنی نەمامەکان بریتە لە ئاوداشتنیان بریتە لە هەڵپاچین و زلێکردنەوەی زیان بەخشەکانیان بریتە لە دوورخستنەوەی ئەو ئافاتانەی کە هێتە ڕێگەی ئەو نەمامەی کە لە بەردەستی جوتیارەکەیە بۆ ئەگەر ئێمە جوتیارێکی باخەوانێکی باش بین بمانێ باخێکی بە بەرهەممان هەبێ ئەبێ هەمیشە ئەبێ زانیاریمان هەبێت جارێ لە پەروەردەکردنی نەمامە لە گەورەکردنی نەمامە لە کاتی ناشتنیا کەواتە اینجا ئەتوانین گەشەی باخی بەرهەم بێنین ئەبێ وەرزەکانی تەمەنی نەمامەکەمان بزانین بزانین چ وەرزێ وەرزی ناشتنە چ وەرزێ وەرزی ڕێککردنەوەیە چ وەرزێ وەرزی بژارکردن و هەڵکردنی ڕێگەکەیەتی ئەتوانم بڵێم نمونەیەکی زۆر زیندووە بۆی کە ڕێک ڕۆلی پەروەردشیار ڕۆلی دایک و باوک بۆنەوەکەی باخەوانە بۆ باخەکەی هەر هەڵەیەک هەرکەم و کوڕیەک لە باخەوانەکەی ڕووبا ئەگەر دوو جار لەسەرێک ئاوی نایە باخەکەی بەسەرا بڕاستێکی باخەکەی زرد بووە باخەکەی شەوق و زەوق و ڕەونەقی نەماوە بەرهەمەکانی سیز بوون بۆیە ئێمە هەر کاتێک لاوازیمان نوان سستیمان نوان لە پەروەردەکردنی مناڵەکەمانە بێگومان باخەکەمان کە مناڵەکەمانە زەر دەبێ و بەرهەمی خۆی نابێت وەگەر تەنها ئاومان نا بە باخەکە و کیماییمان کردە ژێری بە تەنها بۆ دوانە باخێکی بە بەرهەم دروست نابێ خۆ زۆر کە زەوانی کە باخەوان ئێستا شتا ئازانن بەڵکو پێویستی بە لێزانینە پێویستی بە دەورە هاتن و کێڵان و لابردن و دروخستنەوەی ئەو ئافاتانە هەیەکێتە ڕێگای ئێمە ئەگەر بە تەنها بین بە مناڵەکانمان خۆراکیان بینێ تەنها خزمەتی جەستەیەمان کردووە بەڵام ئەبێ پێش ئەوە خزمەتی ڕۆحی بکەین ئەبێ لەنا ئەڵێ پەروەردەی بکەین ئێمە جیاوازی هەیە لە نێوان گەورەکردن و پەروەردەکردنە زۆر جار بەداخەوە ئێمە بە خێوکەرێکی باشین گەورەکەرێکی باشین بەڵام پەروەردەکەرێکی باش نین هەتا وەزارەتی پەروەردە و فێرکردنە پەروەردە پێش فێرکردنە هەچەند ئێستا من لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ تەواوی ئەو دۆسۆزانی لە وەزارەتە هەن بۆ تەواوی سیستەمەکەمان کە بەداخەوە خەڵکی زۆر باشمان هەیە بەڵام ئێستا سیستەمەکانیشمان هیچی ڕۆڵی خۆی نابینێ فێرکردنەکەشمان لاوازە پەروەردەکەمان زۆر لاوازە سیرەکەی لەم فەراغی لاوازبوونی حکوومەت و وەزارەتانەیە دنیایەک
خوێندنگی ئەهلی کراوەتەوە کە بەشێ لە باوکو دایکەکان ڕەنگە پارێکی زۆریش بن و خوێندکارەکانیان بنێن بۆ خوێندنگە ئەهلیەکان نەکاتێکا لەوێش تەنها ئیش لەسەر زانستەکەیان بکرێت ئیش لەسەر فێرکردنەکە بکرێت ئیش لەسەر پەروەردەکردنەکە نەکرێت بۆیە گرنگە زۆر وشار بین و کات تەرخانکەین و خۆمان تەرخانکەین بۆ ئەوەی کە ئەو نەوەی کە بەدەستمانەوەیە باخەکەمان باخێکی بەبەرهەم بێ باخێکی ڕازاوە بێ تا بەر و سێبەرەکەی ببێ بێتە مایی کەڵک و سوود بۆ خۆمان و بۆ خەڵک وە بۆ نەوەکانمان. ئێمە ئەگەردمانەوێت کۆمەڵگەیەکی تەندروست کۆمەڵگەیەکی دروستکەین یاخود داهاتووی ئەم نیشتیمانە بگۆڕین ئەوە پێویستە گۆڕانکاری لە پەروەردەیە دروستکەین و سیستەمی پەروەردەییمان گەشە پێ بدەین. گۆڕانکاری لە پەروەردە چۆن دروستە بێ یان چۆن سیستەمی پەروەردەییمان گەشە پێ بدەین و بەچی ئەو گەشەیە دێتە کایەوە؟ لیکوان دامەزێنەری وڵاتی سەنگافورەیە. سەنگافورە من زۆر جار زۆر پێی سەرسامم تەبیعی شکۆ وڵاتێکە لێکچوونی لەگەڵ هەرێمی کوردستانە زۆرە. سەنگافورە پێشتر بەشێ بووە لە مالیزیا کاتێک لە مالیزیا جیا بوونەتەوە خەریک بۆ بمرن لە برسا لیکوان ئەچێ بۆ مالیزیا داوایان لێکە کەوەریان بگرێتەوە بەڵام مالیزیا قوبولیان ناکاتەوە دوایەوە کاگەڕێتەوە بە وڵاتەکەی ئەڵە وەرن بە هەمووتان هیمەت بکەین وڵاتێک دروستکەین وڵاتێک بنیاد بنین جا لیکوان ئەڵێ من معجیزەم لە سەنگافوریان نەخڵقاندووە شتێکی خارق لە عادەم نەکردووە ئەو شتێک کە من کردم و سەنگافوری برد بەرەو پێشەوە ئەو بوو کە ژیانی مامۆستام لە ژیانێکی کوولەمەرگی و فەقیریەوە گۆڕی بۆ ژیانێکی باڵا بۆ ژیانێک کە پێداویستیەکانی فراهەم بێ و سیستەمی پەروەردەم ئەو نەگەشە پێەیە کە کەم و کوڕیەکانیم هەموو لێ درخستەوە سێرێکەی سەنگافورە ئێستا یەکێکە لە هەرە وڵاتە بەهێزەکان ئێستا دینار پارێکی سەنگافوری بەرامبەرە بە چەندین قات ئەونەی مالیزیا بە قووەتە سەنگافورە نمونەیەکی زۆر بەهێزی ئابووری و سیستەمی پێشکەوتنی ئەم سەردەمەیە لەم وڵاتەیە ئەوە موسسەکەی ڕێبەری ئەم گەشەیە ئەمە قسەی ئەوە کە لیکوان دەرکی بە گرنگی و باەخی پەروەردە کردووە بۆیە لە ماڵاتەوە دەستی پێ کردووە لە هەر وڵاتێک گەشەیەک هەبوو بێ لە پەروەردەوە هەبووە سریکە لە مالیزیا پێشتر مەهاتیر محەممەد نەفسی قسەی کردووە ئەڵێ من ئەو شتێک کە دوای کرد مالیزیا بەرەو پێشەوە بڕوا سیستەمی پەروەردەیە وڵاتێکی وەکو یابانمان هەیە لە 1950 خاپور و وێران لە کاتێکە وڵاتی من لە 1950 زۆر لە یابانە پێشووتر بووە بەڵام بە بۆنەی تەرخانکردنی زۆرترین بودجەکەیان بۆ پەروەردە و فێرکردن سێرەکەین وڵاتێکیژێڵێ ئەگرێتەوە شارستانیە تێ بڕوخێنی ئەوە لە پێگەی مامۆستا و پێگەی خێزان بدە ژن وەکو پەروەردەکار و مامۆستا ڕوک پەروەردەکاری دوم ئەم دوانەگە پێگەت لاوازکردن و لێت دان و شکۆت شکاندن و کاتە ئەم شارستانێتت بۆ دەڕوخێن نازانم قسەی چیە بە قسێکی زۆر دروستە ئەڵێ ئەگە بتێ کۆمەلگای بڕوخێنی لە چەند سێکتەرێک بە یەکەم مامۆستا پەروەردەکارە و فێرەکە دووەم پیاوانی ئاینیش تەنانەت چونکە کەلەوەدا لە پێشەنگەکانی کۆمەلگایی دوای کۆمەلگاکە تەزمی دەبێت چونکە ئەمانە نەوعەنما نمونەی باڵای کۆمەلگاکەن کاتێک تۆ ئەواناشکێنی لە شەئن و ماهیەتیان کەمەکەیتەوە کەواتە کۆمەلگە بەرەو هەڵدێر و بەرەو ڕوخانە بێت ئێمە ئەمە لەلایەنی حکوومەت و دامەزراوە باسمان کرد بەڵام من شتێکی ترەڵێم ئەڵێم واز بێنەگریمان هیچی هەر نییە بەڵام خۆخودی خۆمان بەرپرسیارین بەرامبەر بنەوەکانمان بەهستی بەرپرسیارەتیمان نەخینە سەرەوەی وەڵا وەزارە دوایە و حکومە دوایە و سیستەم وایە خودی خۆچی لەناو ئەم دۆخەیە باشە خۆجاری وایە لێرە بەفرەبارێ بەستۆ لە ماڵەکەی خۆ تا جەوێکی گەرمە دروست کردووە زۆپاو داگیرسانوە پێشەوەی بەفربارێ دیواری بە قوتە دروست کردووە کاتە تۆ لە ماڵی خۆتا لە ناو ژینگەیەکی ساردا توانی دۆخێکی گەرم دروستکەی ئەگەر ئەم ژینگەیە هەموو ژینگەیەکی ناپەروەردەیە ژینگەیەکی نەگونجاوە بارودۆخی ناتەن دروستە لە ناو خودی خۆمانە بێ خۆمان پارێزین ئەگەر بەراوردیکەینەوە بە سەرماکە چۆن بۆ سەرما بەرگی گەرم لە بەرەکەین ئەزانین ئێمە کۆمەڵێک هۆکار و فاکتەری زۆر هەن ئەمڕۆکە مناڵەکەمان بەرە و بەلا ڕێیابن هیچ سەردەمێوەکو ئەم سەردەمەنە بۆ بۆی کە زۆرترین هۆکاری لە سەر ڕێلابردن هەیە زۆرترین هۆکاری لە قشتەبردن و مەشغوڵبوون هەیە هەر لە یاری ئلکترۆنیەوە لە تەکنەلۆجیا و مۆبایل و ئینتەرنێت و هەزار هۆکار هەیە بۆ سەرقاڵکردنمان هەزار هۆکار هەیە بۆ بەنجکردنمان ئەبێ خۆمان وشار بین ئەبێ خۆمان خود ئاگایی یەک دروستکەین کە لە بەرامبەر ئەم هەموو شاڵاوەیە کە ئەیانەوێت ئێمە لە ئامانجەکانمان ئێمە لە ئەوەیە کە
کەسێکی سەرکەوتوو بین بەرەو دۆخێکی تر بەرین لامان بەرن ئێمە هەر سوور بینە سەر ئەو پەیامی کە لە ژیانمانە هەمانە نەوەیەک پەروەردەکەین کە نەوەیەکی تەندروست بێ کە نەوەیەک بێ بتوانێت ڕێز لە خۆی و لە دەوروبەری بگرێ کە نەوەیەک بێ ئامانجدار بێ کە نەوەیەک بێ بەرهەمدار بێ کە نەوەیەک بێ بزانێ بۆچی تێ کۆشتێ کە نەوەیەک بێ بزانێ کاتەکانی لە چیا سەرفەکات ئەمە ئەرک و لێپرسراوێتی هەر هەمومانە بڕوان پێ بکە زۆر لە پارە پەیاکردن و لە ژووری جیا و لە ماڵی جیا گەورەترە ئەسڵەن زۆر جار بوونەکانمان کە ئەبێ بیکەین بە خاڵی لاوازی و بەهێزیمان بۆی بەرەو پێش بچین قاچمانە گرن و ڕامانەوەستێنەوەی بەرەو پێش بچین چونکە لەگەڵیا ئەمە تەنها لایەنی لایەنە مادیەکەیەتی لایەنی معنەوی پێویستە چونکە بیناکردنی پەروەردە زۆر لە پێش بیناکردنی لایەنە مادیەکەوەیە ئەڵە بیناء الئینسان قبل بیناء البنیان یعنی مرۆڤ پێش ئەوەیە کە تۆ کۆمەڵگەیەکی شەر نییە باڵەخانەکانت ڕۆشتی بێ بە ئاسمانە تۆ پێشکەوتوبی شەر نییە ئۆتۆمبیلەکان مۆدلیان 2010 و 19 بێ کێشتا ناتوتە بازارەوە تۆ گەشە و کردبێ ئەگەر لە ناخەوە ئەم کەسەت پەروەردە نەکردبوو ئە کەسێکی تەندروست بەرهەم نەیە نابوو هەر ئەو نمونەی چینە لە کاتێک شوورای چین دروست کرا بۆی کە لە دوژمنەکانی بپارێزن کە یەکێکە لە حەوت عەجایبی دنیا هەتا ئێستاش لەبەر ئەوەی کە کۆمەڵگە و دەسەڵات هەمووی مەشغوڵی دروستکردنی شوراکە بوو پەروەردەی بیرچۆ دوای تەواوبوونی شوراکە 3 جار سین داگیر کرا لە ڕێگەی بەرتیلان بە پاسەوانەکانی دەرگاکانەوە بەڵام ئێمە ژەگە کۆمەلگاکەمان ئاستی ئابووریشی داهاتی تاک بفڕێ و هەزار شتی تریشمان ببێ کاتێک تاکێکمان پەروەردە کردبوو کە ڕێزی بۆ نیشتیمان نەبوو ڕێزی بۆ بیر و باوەڕی خۆی نەبوو ئەم وڵاتی خۆش نەویست خۆی خۆش نەویست هاوڵاتیەکانی خۆش نەویست نەیزانی لە پێناوی چییە گەشاکە کەواتەوە کوایە تۆ ئۆتۆمبیلێکی 2010 بدەی بەدەست کەسێکەوە کە بیر و هۆش و هزری تەواو نییە چەندین حادیسە و کارەساتی سەر ئۆتۆمبیلی پێ ئەخاتەوە کەواتە ئێمە بێ هەموو تەرکیزمان لەسەر پەروەردەکردنی مرۆڤ بێ لەسەر پەروەردەکردنی جیلی تازە بێ بۆ ئەوەی کە نەوەیەکی تەندروست بەرهەم بێنین کە ئەو ئومێدەمان هەبێ کە داهاتوومان گەشترە داهاتوومان ڕوونترە و مامۆستازانە زایر باسمان لە گرنگی و بایەخی پەروەردە کرد کاریگەری دەستگاکانی ڕاگەیاندن لە پەروەردەکردندا چیە بۆ نمونە ئێمە دەڵێن منداڵ هەمیشە لاسایی کەرەوەیە قسەیە بکە جنێوێ بدە فێری بۆ منە هەزار شتی بکەی ئەویش فێر دەبێتەوەتە ئەو قسە و پەروەردە ناڕەسەن و کاردانەوە خراپ و تونند و تیژانەی کە منداڵ هەیەی بێگومان لە دایک باکەوە فێری بووە دەستگای ڕاگەیاندن بە هەردووباری سلبی و ئیجابی بە هەردووباری خراپ و باشدا چ کاریگەریەکی لەسەر پەروەردەی منداڵەکانەیە کاتێک کە ئێمە بەبێ هیچ فلتەرێک بەبێ هیچ پەروەردەیەک خێزانەکانمان هەر لە بانگی مەغریبەوە تا 12 شەو بە دیار ئەتوانین بڵێن 3-4 زنجیرە درامای تورکیەوە دانیشن یان بۆ منەشتی تونند و تیژی ئەم سیاسەتێکەوە ڕق و بغز و وەکۆڵە شەڕەپاڵ ئەخڵقێنێ ئەمە چ کاریگەریەکی لەسەر پەروەردەی منداڵ هەیە ئەو کەسەی ڕاگەاندنی هەیە هەموو هێزێکی هەیە ئەمە وتە یەکێکە لەو کەسانی کە ڕائیدە لە بابەتی ڕاگەاندنا چونکە هەر لە کۆنیشەوە تەنانەت 12 سواری مەریوان جەنگێکی دەرونی و جەنگێکی ئەلامی بووە کە 12 سوار بە تەپڵەوە لە 12 شوێنەوە ڕۆشتن و سوپاکی بەرامبەریان شکاندەوە ئەمە ئیشێکی ئەلامیە تەقریبەن کەواتە ڕاگەاندن لەم سەردەمەیە ڕۆڵەکەی ئەو نە گەورەیە ئەو نەت بە تەئسیر گوزارە کە بەداخەوە کەمێکیشی لە ئاستی بەرپرسیارێتیایە زۆرێکی زیانی زۆر گەورەی لە دەروون و لە پێکاتی کۆمەڵگا و لە کەسایەتی تاکی کورداوە لە ئێمەیەوە چونکە ئێمە لە پرەکا کەوتین بەسەر کۆمەڵێک بابەتی تازەیە بەداخەوە بە تەنها بۆ ڕاکێشانی بینەر بۆ ڕاکێشانی خوێنەر زۆر جار پێێنین بەسەر لایەنە مرۆییەکانە پێێنین بەسەر لایەنە ڕەوشتیەکانە پێێنین بەسەر ئەوەی کە ئەم بەرنامەی پێشکەش دەکرێ ئەم پشتێکی ئەگوازرێتەوە چەند زیان بەجێ هێڵێ چونکە لە ڕووی دەروونناسیەوە مرۆڤ کاتێک شتێکە بینێت هێڵە سوورەکان وردەودە لەبەر چاوی کاڵە بێتەوە بەداخەوە هیچ فیلتەرێک نییە هیچ ڕاوێژکارێکی دەرونی کۆمەڵایەتی نییە لە کەناڵەکانی تەلەڤیزیۆن لە وڵاتی ئێمە جگە لە ئینتەرنێتکەوە هەر کۆنتڕۆڵ نەکرا و فەوزایەکی زۆر گەورەی تایە جگە لە یاری ئەلکترۆنیەکان کە ئەویش بە خۆی ئاریشەی زۆر گەورەی ناوەتەوە گرفتی زۆر گەورەی دروست کردووە کەواتە هۆکارەکانی لادانینەوەکانمان زۆر بوون
لە وڵاتانی عەرەبی کە حاڵیان لێمە زۆر باشترە لە ساڵێکە 900 کاتژمێر خوێندکار لە خوێندنگەیە لە کاتێکە 1300 کاتژمێر لەبەر تەلەڤیزۆنە. وسەری ئەو مقارنەیەکە من تاکیدم لە لای ئێمە بە بۆنەی بایکۆت و بە بۆنەی 2 دەوامی و 3 دەوامی و 4 دەوامیەوە ئەم ڕێژەی کاتژمێرانە زۆرە. جگە لەوەی ڕەنگە ئەوان بارودۆخەکەیان جۆرێکی تر بێ کە پارک و شوێنی یاریکردنی مناڵ لە منتیقەکانیان زیاتر بێ زۆرتر ئەڕۆنە دەرەوە و یاریەکەن و خۆیان مەشغوڵەکەن. بەداخەوە ئێمە هەموو کاتەکانمان ناوە بە تەکنۆلۆژیا، هەموو کاتەکانی مناڵەکانمان لە بەردەمی ئایپاد و یاری ئەلکترۆنی و تەلەڤیزۆنایە. باشە تۆ خۆت باخەکەی خۆت ئاونەیت، خۆت باخەکەی خۆت نەکێڵی، خۆت باخەکەی خۆت پەروەردە نەکەی، بە تەمای چێوت بکە یاوتەتە دەستی قەدەر بڕوان پێ بکەن پڕ ئەبێ لە دەرک و داڵ، پڕ ئەبێ لە مار و ئەژدیها دەردی کوردەواری ئەڵێ، پڕ ئەبێ لە بژار. ئێمە ئەبێ ئەو بەرپرسیارەتیە بگرینە سەرشانمان هەر کەسێکمان کات تهدیدکەین بۆ سەیرکردنینەوە بۆ کات دیاریکەین بۆ ئەوەی کە لە ڕۆژێکا چەند کاتژمێر سەیرەکات، چونکە لە خوارد 2 ساڵەوەڵێ هەر نابێ سەیری بکە زانست. لە 3 ساڵەوە ئەگەر 3 ساڵ بوو لە ڕۆژێکا تا کاتژمێر و نیوێک لەکسەر و کاتژمێر و نیوێکەوە زەرەدی هەیە، 4 بوو 2 کاتژمێر بە گوێرەی نیوی تەمەنەکەی. ئەمە بەپێی توێژینەوەکان ئەم قسانە وتراوە، ئەم شتانە ئاماژەی پێکراوە. بەڵام ئێمە بەداخەوە بۆی کە خۆمان سەیری فلیمێ بکەین تەمەڵیەکەمان وای لێ کردوین، هەز نەکردن بە بەرپرسیارەتەکەمان وای لێ کردوین. چەندمان پێخۆشە کەناڵ وەڵا کوڕەکەم کچەکەم بەدیار کەناڵەکەەوە بۆ خۆی بێدەنگ دانیشێ، نازانی چی تیا ڕوێنێ، نازانی تووشی چی کارە ساتێکێکە. بەشێکی زۆری بێخەوی و کەمخەوی مناڵ، بەشێکی زۆری زەعیفی و قەڵەوی زیاد لە حەد هەردووکیان مناڵەکانمان ئەوەیە کە لەگەڵ تەکنۆلۆژیای ئالوودەبوون. بەشێکی ئەوەی مناڵەکانمان کە ئەمڕۆ گرفتی زۆرمان ئەوەیە جوڵەیەکی ناتەبیعیان هەیە، بەسەر هەموو شتێکا بازیان، هەموو شتێکا ڕۆن. کاریگەری ئەو ئەفلامانەیە کەیان بینن، کاریگەری و شتانەیە کە لە دەرونیانە بەو شازی لێکردون ڕووی دەرونی زێنیشەوە لە داهاتوودا زیاتر لە سەریان ڕەنگەداتەوە. بێگومان جگەلەوەی کە خەیاڵی ناواقعی و نادروستیان بۆ دروستەکە، جگەلەوەی کە بەشێک لە فکر و بیر و بۆچون و عەقیدەیان تێگەیە. ئەمە هەروەها تووشی خەوف و ترس و تۆقینیانەکە. من بەشێک لەو کەناڵانە سەیرم کردوون، متابعەم کردوون بەداخەوە کە لە فەراغی ئەوەی کە کەناڵی پەروەردەیی معقول و دروستمان نییە، کەناڵێکمان نییە کە مرۆڤ بەڕاستی دڵی تەئمین بێت و بتوانێت ئەو کاتەشی کە تەرخانێکە مناڵەکانی سەیری بکات. نازانم هەمووی سیحرە، هەمووی جادووە. من خۆم سەیرەکەم دڵم تێکەڵێت، هەز بە ترسەکەی چۆن مناڵێکی 2 ساڵ مناڵێکی 3 ساڵ ئەبێ سەیری ئەمە بکە، بێت چ کاریگەری گەورە لەسەر ناخ و دەرونی بەجێ ئەهێڵێ. ئەوەی کە لەسەر ئێمەیە دووشتە. من داواکارم، خوازیارم، زۆر مەمنونی یەکە بە یەکەی کەناڵەکانم ئەگەر وەکو ئەرکێکی نیشتیمانی کۆمەڵایەتی ئاینی ئینسانی بتوانین تەنها بە دوای بینەوڕەوە نەبین، بتوانین ئەو شتانەی پەخشیەکەین شتانێک بن کە بەڕاستی زیانەکانی پێمان نەگاتەوە لە بەرامبەریا بەرپرسین. مناڵەکانی خۆمان تووشی زیانەکە، مناڵەکانی هاونیشتیمانەکانمان تووشی زیانەکە. بچووترین شت ئەوەیە کە بتوانین ئێمە لە کاتەکانە ڕێخستنێ بکەین، بۆ نمونە لە هەواڵەکانە مڕاعاتێکی ئەوە بکەین. هەندێک هەواڵ داوەزێن بەڕاستی مرۆڤ زۆر کاریگەری خراپی بۆ گەورە و بۆ بچووکەیە. باوکێک گوای لە کچەکەی کردووە، وەکوێوە لە کوڕەکەی کرد، باوەژنێک گوای کرد. ئەمانە نائارامی بێسیقەی لە ناو کۆمەڵگایە دروستەکە. ئەمانە ئەگەری دووبارە بوونەوەیان زۆرەکە لە مرۆڤ، چونکە کاتێک کاڵێ کەسێک ئەوەی کردووە لە خۆتەوە پێشتر ئەو شتە لەلات زۆر عەزیم بوو، وردە و دەلەلات ئاسانەکەنەوە، لەلات کاڵە بێتەوە. من بابەتێکی دەرونیە. مرۆڤ دوایی ئەتوانێت ئەو هێڵە سوورە ئەوی جێبەزێنێ بۆ فڵان کەس بزانێ، ئەو بزانێ بزانی. عەقڵی لاواعی مرۆڤ ناناسێ. تەنانەت ئێمە لە قسەکردنمان لەگەڵ مناڵەکانمانە ئەوێ بزانین چۆن ئەیان دوێنین، چۆن کاتیانەینێ. ماڵێ پەنجەمەکە بە پلاکی کارەباکەیە، وشەی ئیجابی پێ بڵێ، ناناسێ. مەڵێ وشەی نەشیاو بەکارمێنە، جوێن مەیە بڵێ وشەی جوان بەکاربێنە. سەیری ئەو دوو مستەڵەحە، مەڵێ جوێن مەیە، مەڵێ ئەو مەکە بڵێ وشەی جوان بەکاربێنە. وەلحاصل شتەکانمان با بەلایەنە
نەرێنیەکەی نەبێ لایەن ئەرێنیەکەی بێ تاڵێک کرێکارێکە خەریکی کرێکارێکە پێی بڵێ ماندوو نەبیە لە خۆی لەخوا قۆتە باتێ بیزەبێت بڵێ خوا قۆتە باتێ باشترە چونکە تۆڵی ماندوو نەبی عەقلی لاوەی نەیەکە ناناسێ یەک ساڵێ ماندووبی باەک تێستێکی بینەرام بکەین ئەسپی سپی مێن نەبەرچاو خۆتان ئەسپی سپی مەهێن نەبەرچاوی خۆتان چێ بۆ ئەسپی سپی نەهاتە بەرچاوی هەمووتان ناتە بەرچاوتان خۆ منوتە مەهێن نەبەرچاوتان بەس هاتە بەرچاوتان بەس ئەگەر بڵێم ئەسپی سوور ببینن ئەسپی سپی نەهات بە خەڵتانە ڕاستە کەواتە ئەمە شتێکی دەرونیە عەقلی لاوە ئینا ناناسی ئەبێ ئێمە بزانین چۆن تەخزین ناڵەکانمانەکەین هەتا بەراوردکردنیان بە کەسانی تر هەتا مەرج بۆ نمونە تۆکو فڵان کەس ناوی تۆکو فڵان کەس ناوی ئەم مناڵە بەڵێ وایلیەکەی هەمیشە لە سیراعا بێ لەگەڵ کەسەکانی ترا ئەوانی تر بە ئەوە بزانێ یا من هەم یا ئەو ئەگەر ئەو گەشەی کرد من گەشتە ناکەم ئەگەر و بەرەو پێش و من بەرەو پێش ناچم نە وای لێ بکەن خۆی وە خۆی قوبوڵ بێ زایر ئەمە هۆکارەکەی ئەوە نییە کە دایک و باوک ئەو ڕۆڵە قورس و کاریگەر و بایەخداری کە وەکو خوای گەورە پێی بەخشین وەکو ئەوەی پەروەردەکات بن لە تاو مەشغوڵی خۆیان یا لە تاو بێمەبالاتی و کەم تەرخەمی خۆیان ئەرکەکەیان داوەتە دەست تەکنەلۆژیا و وەکۆڵێ منداڵەکان یان هەر وەکو چۆن بردووە لە دایانگەیەک دایان ناوە دەڵێت تۆ فەرم و ئەرکی پەروەردەکردن و ئاراستەکردن و بەخێوکردنی ئەم مناڵەمان بۆ بگرێ ئەستۆ ئەمە هۆکارەکەی ئەوە نییە کە دایک و باوک ئەم ئەرکە ڕاستەقین و ڕێز لێگیراوی کە خوای گەورە هەرچەند قورسیشە بەڵام پێداون تەسلیمی تەکنەلۆژیا و ئایپاد و زنجیرە درامەکانی ئەرکی پەروەردەکردن ئەرکێکی پێخەمەرانەیە ئەرکێکی کەم نییە بێگومان نابێتە مەڵیمان نابێ ئەوەی کە خۆمان حەزەکەین خەریکی شتێک بین وامان لێ بکات لەو ئەرکە لاچین من داواکەم دایک و باوک خۆمان هەر کەسێکمان با لە ناو ماڵە لەگەڵ ناڵەکەمان یاری بکەین دوو گۆڵی بکەین چاوشارکی بکەین لە ناو ماڵەکەمانە ماڵە باجێنە بکەین ئەزانی ئەم شتانە هەر نەماون بە بۆنەی ئەوەی هەمومان خەریکی ئەلکترۆنیاتین سەیەکی کاتێک تۆ چاوشارکەیەکەی ئەو مناڵە تۆ ئەدۆزێتەوە کاتێک بە دواتە ئاگەڕێەوە فێری سێخە بەخۆبوون و متمانە بەخۆبوونە بێ فێری هەوڵ و هیمەتە بێ بەڵام کاتێک لە یاریکی ئەلکترۆنیە بە کلیکێک ئاواکە وازانێ لە ژیانی واقعیش هەموو شتێ بە کلیکێک یاتێ شتەکان بە کلیکێک نایەتێ کەواتە تەمبەڵی ذهنی و تەمبەڵی جەستەیی بۆ دروستەکە بەڵام کاتێک ماڵە باجێنەیەکی واقعی لەگەڵاکەی سێکی فێری دروستکردن و بنیادنانە بێ فێری هەست بە پرسیارەتێکە بێ کاتێک بووکەکەی هێنێەوەی لاوێنێتەوە و شیری بۆ کات و ئەی خوێنێ و لە ئێستاوە دارەداری دایکایەتیەکە هەست بە بەرپرسیارەتیەکە کەواتە ئەبێ بزانین ئێمە کاتیان بینێ بەڕاستی یاریان لەگەڵ بکەین یاری زۆر کاریگەری گەورە لەسەر ناڵەکانمان لە سیرەی پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه وسلم لەبەر دڵی ینی ئەوەندە خۆیان ناوەتە بۆ ئاستی حەسەن و حوسێن دەڵێت زۆر جار دەیخستنە سەر قەڵادۆشکان و ینی حاشا لە مەکانتی بەڕێزیان وەکو ئاژەڵێک ئەوان دەیانگوت بەڕاستی حوشترەکەی ئێمە زۆر باشە پێغەمبەری خوا دەفەرمێ بێگومان ئەو کۆڵەش کە لەسەر پشتی حوشترەکەیە زۆر بەڕێزترە تەنانەت دوای ئەوە ئەفەرمێ ئەوە لەبەرەوەی کە کۆمەڵە خەڵک وشتریان نەبوو ئەویتر هەیەیان بوو ئەمیتە حەزیان لە وشترەوە ئەفەرمێ شوێنێکیان دانا بە وشترەوە بۆ مناڵانی کە حەزیان لێ سواری وشتر بن تا بچن لێ سواری وشتر بن و هەست بە نەقز نەکەن چەند جوانە با لە کۆمەڵگەی ئێمە بۆ نمونە خێر ئەگەر حکومەتی ژەوە ناکە خێرخوازیەکانمان بین شوێنێکی یاریکردنی مناڵانە زۆر من خۆم بیستومە بینیویشمە ئەڵێ باش ئەڵێ مناڵی لەگەڵ مناڵان یاریەکەی هەر ئەڵێ مناڵ لەگەڵ مناڵەکان یاریەکانی بە شێوازێکی وا سێرەکە لە کاتێکا بەڕاستی ئەو پەری ڕێز لێگیراوە و کەسێکە بەو شێوازە مامەڵاکە چونکە ئەنیشتاین ئەڵێ هیچ شتێوەکو یاری ناتوانێت ڕاستیەکان دەرخا هیچ شتێکی ژەوکو یاری ناتوانێت ڕاستیەکان بگەێنێ کاتێک تۆ یاری لەگەڵ مناڵەکە تاکەی لەو کاتەیە وەرگرتنی شتی لە تۆ 100% ئەتوانی لەو کاتەیە هەندێ پەیام هەیە پێی بگەێنی لەو کاتەیە هەندێ شت هەیە ئاڕاستی بکەی کاتێک یاری لەگەڵاکەی لە دەروون و لە ناخی نزیکە بیتەوە ئەویش ڕەنگە هاوڕەکانی تریشی کۆمەڵە شتیان پێوت بێ ئەگەر لەگەڵ یا هاوڕێ نەبی لا بە بەملاولایە تووشی هەڵی گەورە بێ بەڵام کاتێک تۆ لەگەڵ یا نزیکی تۆ لەگەڵ یا هاوڕێی تەواو ئەو شتانی ناخایەتی بۆت هەڵڕێژێ و تۆ وای لێکی بەردەوام متمانی بەخۆی بێ جگەلەوەی کە تۆ متمانە بەخۆبوونی بۆ زیاکەی جگەلەوەی کە وای لێکی زیاتر پەیوەندیەکەتان پەیوەندیەکی تونگ و تۆڵ بێ ئەم پەیوەندی تونگ و تۆڵی باوکو و یا بڵێن دای باب و مناڵە زۆر کاریگەری گەورە سەر دەرونی مناڵ بەجێ هێڵێ ئەگە بینە سەر ئەوەی کە ئێمە کاتێکی تر دەرخانکەین بۆ نمونە با وێنەیەکی تاوە نەکراو هەبێ ئەو تەواوی کە وێنەیەکی بۆ یاخ نەکراو هەبێ ئەو بۆ یاخی بکات
یاخود دوێنە مەتەڵێک پندێکی پێشینان بەڵێ یاخود دوێنە هەیە جیاوازەکانیان بدۆزێتەوە بۆی تەرکیزی دروست بێ بۆی کە مێشکی چالاک ببێ. زۆر شت هەیە کە ئێمە پێویستە شارەزا بین و تەکنیکانەی کە لەگەڵ ماڵەکانمان ناچۆن مامەڵاکەین. بەڵام بەداخەوە ئێمە سەیری چۆنەتی فێربوونی چێژلێنانەکەین، سەیری کام ئۆتۆمبیلە تازەیە دەرەچێ ماسەفاتەکانی خوێنینەوە. بە کوردی خۆمان کاتمان هەیە بۆ هەموو شتێک، بەس کاتمان نییە بۆی بگەڕین چۆن ناڵەکانمان پەروەردە بکەین. هەر سێرچێکی ئەوە هیچی تێناچێ، بە هەزاران مقالە بە هەزاران ڤیدۆت بۆیێتەوە. وەرە فێر بە عیب نییە، وەرە بخوێنەرەوە. هەمومان پێویستمان بەوە هەیە کە زانیاری وەرگین لەگەڵ شێواز و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ نەوەکانمانە لە تەمەنە جیاوازەکان. تەنانەت ئەپلیکیشن هەیە ئەو موبایلە کە چەندی زیانی هەیە، بەڵام ئێمە بەس بۆ زیانەکان هەزاران سوودیشکی هەیە. با ئێمە بۆ سوودەکان بەکاری بێنین. چەندین ئەپلیکیشن هەیە پێدەڵێت چۆنت مناڵەکەت پەروەردەکەی، چۆن لەگەڵ یابی لە فڵان تەمەنا چۆن مامەڵی لەگەڵاکەی، چی یارێک باشە بۆی، چۆن لەگەڵی ئەچیتە دەرەوە. بەڵام ئێمە بەڕاستی بەداخەوە بەڕاڵای ناو تەکنەلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان و تەلەڤیزۆن و ئەوانەمان کردوون. ئەگەر ئێمە بچین بۆ سەیران لەو دەشتوکەوە مناڵەکانمان بەرەڵاکەین بۆ ناو شاخەکە بۆ کوێ بڕوە، دێ من بەو پەڕی باوە بۆ قسەیە بوونەوە ئێڵێم لەو شاخە بەڕڵایکی زۆر مەترسی کەمترۆک لەوەی لەبەر تەلەڤیزۆن و لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەجێبێڵی. چونکە لەوێ مەترسیەکە ڕەنگە دڕکە پێ بچێ بە قاشە، احتیمالی هەزار لەیەکی هەیە مارێک پێوەی بە. بەڵام لە بەردەمی تەکنۆلۆژیا و میدیا و ئەوانەیە ڕەنگە لە شاخ مرۆڤێک لە دەزەچێ، مرۆڤێکی جوانی ڕۆحپاک، بەڵام تۆ لێرە تەنها ڕۆبۆتێک دێشتۆتەوە لە ماڵەکە وەکو ڕۆبۆتێک وایە. بیزەبت ئەوەش خاڵێکی گرنگەوەی کاتە چۆن لە دەشتێکا لە سەیرانێکە چاو لەسەرێکی جستەیەن تووشی گرفت نەبێ، ئەبێ هەموو کاتێکا چاویشت لێ بێ دەرونیەن و ڕۆحیەن تووشی گرفتێکی تر. باشمان سەزایر لە ئێستادا ئاڵای پەروەردە و ئاراستەکردنی مناڵ لە دەستی دایک و باوک کەوتۆتە خوارەوە و لەوە چێ دراوەتە دەست تەکنۆلۆژیا و دەستگاکانی ڕاگەیاندن. چۆن ئەم ئاڵای پەروەردەکردنە جارێکی تر بدەینەوە دەست فەرماندەی دڵسۆز و پێشڕەوی ئەم سوپایەمان کە دایک و باوکە سوپاکەشمان مناڵێکەوە ئەتوانین کۆمەڵگەیەکی پێ بەڕێوە بەرین. چۆن جارێکی دیکە دایک و باوک بە ئەرکی ڕاستەقینە و پەروەردەکردنی ڕاستەقینەی خۆیان شاد ببنەوە و ئەرکەکە بگرنەوە دەست. پێویستە هەمومان ئەرکی سەرەکی لە پێشینەمان ئەوە بێکە ڕۆلی خۆمان لە بەرامبەر خێزانەکەمانە لە بەرامبەر بناڵەکەمانە بگێڕین. ڕۆڵەکە تەنها دابین کرد مامۆستا خۆ من هەموو شتێکم بۆ دابین کردووە، ئایپادە هەیەی، تەلەڤیزۆنە هەیەی، ژووری جیا هەیەی، بەڵام تۆ زۆر شت بۆ دابین نەکردووە، کاتت پێ نەبەخشیوە، خۆت لەگەڵ یان نەبوویت. کاتێک خۆت لەگەڵ یان ناوی کاتی پێ نابەخشی، هیچ شتێک ناتوانێت ئەو فەراغە پڕکاتەوە، هیچ شتێک ناتوانێت ئەو شوێنە پڕکاتەوە، ئەو شەشی پڕ یەکاتەوە، بێگومان شتێکی بەسوود نییە. ئەم پرداخە ئەگەر ئاوی تیانەوێ هەوای تایە بۆ نمونە، ئەگەر ئاوی تایە ئێمە ئاومان تێکردووە، ئەگەر شەربەتی تێکین ڕەنگی شەربەت دەگرێ، ئەگەر بیپسی تێکین ڕەنگی بیپسیەگرێ، کەواتە ئێمەین بەپرسین لەوەی چیەکەینە مناڵەکانمانەوە، ئێمە بەپرسین لەوەی مناڵەکانمان چیان تیاچێنین. ئەوان باخێکی ئەوان کێڵگەیەکی بەپیتن، ئەوە ئێمەین چ تۆیەکیان تیاڕوێنین، هێشتومانە با تۆی درکێ بێنێ و بروێنێ لە ناویانە، یاخود خۆمان نەمامێکی بەرداری باشمان هێناوە تیامانە ڕوان و چاودێری شەکین بۆی گەشە بکە، کەواتە ئێمە بێ بە ڕۆلی خۆمان هەستین، کەس شوێنی ئێمە پڕ ناکاتەوە. بەڕۆڵ هەستانەکەش تەنها بەوە نابێت لەگەڵ یابین بە تەنها، ئەمە خاڵێکی زۆر گرنگە، ئەبێ بە زانیاریەوە مامەڵی لەگەڵا بکەین، چونکە وشەکانی ئێمە زۆر کاریگەری لەسەر ئەو بەجێ هێڵن، تەنانەت ڕەفتارەکانی ئێمە هەر زۆر لە وشەکانمان گرنگترن، وەکو بابەتی قازەکەی لێ لە ڕۆژێک کابراایەک چوو بشکاتیان نەکەوتیان قازی دزیوە بۆ لای قازی، جا قاز پەڕی زۆرە و کەسانی بینیویانە حتممە نەزانن. ئیترە لێویش سوێن نەخوار و بەم قورعانە هێنم من قازم نەزیوە، تی قازیەکەش تو مەسپەڕێکی پێوە بەجێما بووتی نازانم بە قورعانەکە و باوەڕکەمیا بە پەڕەکە من باڵت. ئێمەش زۆر جا مناڵەکانمان بەداخەوە نازانێت بە قسەکەمان بڕوا بکە یا بە ڕەفتارەکانمان. ئاڵێم کوڕم مۆبایل بەکارمێنە، خۆی خۆشم 10 ساعت بەدەستمویە، ئەبێ خۆشم کەمی کەمەوە بەڕاستی ئەو وەختە ئەو بە شوێن مایەت، ئەبێ خۆشم جارێک دوودا لەبەر چای کتێب بگرمە دەستەوە، ئەنجاویش نامیلکێکی بۆ کڕم و بتوانێ نامیلکە بخوێنێتەوە، ئەبێ خۆم وەرزش بکەم لە بەرچاوی جارجار ئەنجا فێری بکەم وەرزش بکە، یاری لەگەڵا بکەم، کەواتە ئەوەی ئەیکەین زۆر گرنگترە لەوەی ئەیڵین، چونکە ئەوان
ئێمە ئەبینن هەر زۆر جار مناڵ پاکە مناڵ زیرەکە ئەو پرسیارەمان بینوە ئەی باوکە بۆ تۆ ئەوە ئەەکەیت ینی بەواقعان دێت ئەپرسێ بۆی بۆ دروستە بێ ئەمەوە زۆر داوای لەکە کە تۆ شتێک بۆ بڵیت و خۆت بیکەی ڕەنگە تووشی نیفاقیکەی تووشی دەردێکی کوشندەتیکەی وەزام شافعیە فەرمێ لا تەنها عن خلق وتأتي مثله عار عليك إذا فعلت عظيم نهی لە ڕفتارێ مەکە وەکووە بکەیتەوە ئەو نەگێکی زۆرە لەسەر دایکێک منداڵەکەی دێنێ بۆ لای مەهاتما غاندی دەڵێ شەکر زۆرەخوا ئەڵێ دوای چەند ڕۆژێکی تر بێن ئەڵێ باش ئەو ڕۆژە دوایی کە دێن دەڵێ هەر شەکرمە خۆڵێ بۆ ڕۆژە نەگوت لە بەرێم خۆم شەکر لە بەردەم مابووم حەزم نەکرد بیزەبەت ئەوە زۆر کاریگەری گەورەی هەیە کەواتە ئێمە پێویستە بەڕاستی کتێبی پەروەردەیی وتاری پەروەردەیی کتێبی پەروەردەیی بکڕین و بخوێنەوە وتاری پەروەردەیی گوێرێ بگرین و بە دوایە بچین ئەلحەمدولیلا وڵاتی ئێمە کەسانێکی زۆر دڵسۆزی تایە کە ڕەنگە لە وڵاتان ئەم کۆڕ و سیمینارانە بە پارە و بەوە بێ بەڵام ئەمان خۆبەخشانە بە بەردەوامی هەوڵێن بە بەردەوامی لە کۆمەلگایە ئەجوڵێن کە من دەستی ماندوو نەبوونی یەک بە یەکیانە کوشم شانازیان پێوەکەم بەڵام ئێمە ببین ئەو شتانی کە ئەوان پێمانە بەخشن تەطبیقیکەین لە ژیانی خۆمانە بتوانین خۆمان سێرش بکەین و شتی هەموو جارێک هەر یاریێکیان بۆ نەکڕین یاریان لەگەڵا بکەین جارجارە گۆڤارێکی بەسوود و باشیان بۆ بێنین شتێکیان بۆ بێنین کە ئەوان دروستی کە نۆکو میکان و وەکو ڕێکخستن بۆی کە بتوان پشت بە خۆیان ببەستن کاتیان بۆ دیاریکین لە بەرامبەر تەکنەلۆجیا و لە بەرامبەر تەلەڤیزۆن و ئەوەی بۆی لە کۆڵمان بنەوە بەڕاستی وانەکەین کە هەر شتێ بکەن گویان پێنین بەس لە ئێمە دوورکەونەوە ئەوە بەڕاستی ئەو پەڕی هەز نەکردنە بەر بە پرسیارەتی ئەو پەڕی بەجێنهێنانی ئەرکی خۆمانە بۆیە زۆر گرنگە بزانین ئێمە چۆن مامەڵی لەگەڵ مناڵەکانمانەکەین ئەو وشانەی کە پێیان ناڵین لەسەر ژیانیانە زۆر جێکەوتەی گەورەی هەیە ئەڵێگەر 100 کەس لە تەمەنی 70 ساڵیە بە ڕێگایە بڕۆن لە دواوە کەسێک بانکاگێ لە ئەویان جوابێتەوە کە بە مناڵی ڕوای پێوترابێ چونکە مناڵ بەڕاستی پێش تەمەنی 6 ساڵی زۆربەی کەسایەتی تەکمیلە بێ بۆیە زۆر گرنگە لەم تەمەنایە مناڵ تێکەڵی مناڵی تر بکەین لەژێر چاودێری خۆمانە لە تەمەنی 6 ساڵی مناڵ و ئامراز یاری و هاویاری زۆر مویمە هاویاریانی و کەسی کاری لەگەڵاکە ئەو سێ وەسیلەیە دەستەبەرکەین بتوان بێکترەوە چونکە کاتێک بێکەوە یاریەکە لەو تەمەنەیە شەڕیانە بێ و ئاشتە بنەوە منافەساکەن ئەو شتانی کە لە ژیانی واقعیایەتە ڕێگەیان لەوێ شایەتە ڕێگەیان فێری شوێنەتی چارەسەرکردنی کێشابن فێرەکە نەگەر لە دووگۆڵی بکەن لە مناڵەیە شەقێ بن نە کەسێ مناڵەکە شەقێکیان تێگەڵایەتەوە فێری ئەوە بن کە هەنگاوێکی هەڵە نەرن بەڵام کاتێ لە یاریکی ئەلکترۆنیا دەکەزە کوژێت و کەسیش ناڵێ بەری چاوت برۆیە فێری ئەوە بێ کە هەر بڕوات و گوێ بە قسەی هیچ کەسێک نایەت هەر وشەیەک گەڵێن لەسەر مناڵەکەمان جێکەوتەی هەیە هەر ڕەفتارێکی لەسەر مناڵەکەمان جێکەوتەی هەیە ئەگەر دایک و باوکێک میوانیان نیەت و دوای میوانەکە ڕۆن بە قسە تعلیقی لێن و باسیەکەن و پێی نیگەرانن 100% مناڵەکانیان کە گەورە بن مناڵێکی هەستیارن بەرامبەر کەسانی دەوروبەری کۆمەلگا مناڵێکە ناتوان پەیوەندێکی دروستیان لە کەسانی دەوروبەر و کۆمەلگا هەیەوێ کەواتە ئێمە گرنگە بە ئەرک و ڕۆڵی خۆمان هەستین و بزانین چۆن مامەڵی لەگەڵ مناڵەکانمان ناکەین بۆیە حتا ئەوەی کە مناڵەکەت ئەگەر تۆ مناڵێکی بچووکت هەیە ئەکەوێت یەکسەر مەچۆ هەڵی بگرێتەوە هەوڵ بە خۆی هەستێتەوە چونکە کاتێک کە تۆ هەڵیەگریتەوە فێرە بێ پشت بە تۆ بەستێ فێری پشت بە خۆ بەستن نابێت هەموو کێشێکی بچووکی بۆ چارەسەر مەکە هەندێکت هەوڵ بە خۆی چارەسەریکە هەموو شتێکی بۆ مەکڕەکە داوای کرد ڤیتامین نۆی بەرێ هەندێک جار نایبەرێ چونکە هەموو جارێک دیتر ژیان دوجار هەموو شتێکی نایەتێ تووشی گرفتە بێ ڕەنگە خۆی لە ناو بەرێ ڕەنگە تووشی خەمۆکی بێکە گەورە بێ چون دوجار لە ژیانی واقعیە هەموو شتێک هەموو شتێکی بۆ فراهەم نابێت کە حەزیبێتی تۆش هەندێک جار هەموو شتەکانی بۆ جێبەجێ مەکە ئەبێمە لەگەڵ تەمەنەکانە بزانین دە چ قۆناغێکە ئەم مناڵە پێویستە چ بەرپرسیارەت تێ بگرێتە ئەستۆی خۆی نابێ مناڵەکەمان گەشت بێتە 4 ساڵی و تا ساشەر ئێمە نامکەین بەدەمیەوە نابێ گەشت بێتە پۆلی 2 ئیبتیدایی و هەر ئێمە بیگۆڕین ئەمە گرفتە ئەمە مناڵێکی لاواز دروستەکەی مناڵێک دروستەکەین کە ناتوانێت پشت بەخۆی بەسێ ناتوانێت کارەبارەکانی ژیانی خۆی جێبەجێ بکە بۆیە زۆر گرنگە بزانین چۆن مامەڵ لەگەڵ مناڵەکانمان ناکەین زانیاری لەوبارەیە و کۆکەینەوە و کاتی بۆ تەرخانکەین بە ئەهەمیەتێکی گرنگ و گەورەی بزانین هەوڵ بین کاتانێکمان هەبێ لەگەڵ یا ناپچین بۆ پیاسا کاتانێکمان هەبێ لەگەڵ یا ناپچین بۆ یاریکی واقعی لە ناو ماڵە یاریان لەگەڵا بکەین زۆر باشە مامۆستا زاهیر کۆتا پرسیارم
بەراوردی نێوان دوو منداڵ یەکێکیان لە نێو خێزان و عایلەیەکدا پەروەردە و گەورە بووە کە پەروەردەکردن و سیفەتی جوان و ئاراستەکردنێکی ئیجابیانە لە لووتکە و چڵەپۆپەدا بۆ یەکێکی دیکەش تەنها بە خێوکردن و جلی جوان و تەکنۆلۆژیاک بۆ کڕین ئەمە سیمای ئەم ماڵە بووە. ئەم دوو منداڵە بێگومان پەروەردەکە لە سەر و سیمایاندا ڕنگ ناداتەوە، واتە پەروەردەکردن ڕەنگی سوور و سپی و باڵا بەرزتر و ئەم شتانەی ناکە. چۆن ئێمە ئەم دوو منداڵە بناسیینە یان چۆن بەراوردی نێوان ئەم دوو منداڵە بکەین کە یەکێکیان پەروەردەکردن لەگەڵ جەستەیە شێلراوە بەردەوام پەروەردە کراوە ئاراستەکراوە، یەکێکی دیکەش تەنها بەخێو کراوە. جیاوازیەکەیان ئاسمان و ڕسمانە کوردەواریڵێ هەر بتوانم بڵێم 2 دقە بیبینی هەستی پێەکەیت وەکو گوڵۆپێک گوایە کارەبای تیاوێت لە گوڵۆپێکی تر کارەبای تیا نییە، هەردووکیان هەر گوڵۆپن حەجمیان بەقەد یەکە، بەڵام ئەو شتەی لە ناوەیە کە شەوقەکەی ئاەتێ گرنگە. سیرێکی ئەم لە مناڵەوە فێری متمانە بەخۆبوون کراوە، ئەو فێر نەکراوە، ئەو فێری ڕێز کراوە، ئەو فێر نەکراوە، ئەمی تریان فێر کراوە چۆن مامەڵ لەگەڵ کەسانی ترەکە ئەو فێر نەکراوە، فێرەکە چۆن بۆ ژیان و بۆ ئامانجەکانی تێکۆشی ئەمی تریان فێر نەکراوە، کەواتە جیاوازی زۆر گەورە بەجێ هێڵن بەرپرسیارەتی دایک و باوک تەنها هەتا لە ڕووی ئاسوودەکردنی دڵ و دەرونی بە دایک و باوکەکەشەوە ئەم جیاوازیە ژێواتە دایک و باوکی ئەمیان لەوە چێ لە نێو ناز و نیعمەتێکی گەورە و تەکنەلۆژیا و شتە پێدراوە مادیەکانە زۆر مناڵەکان دۆزیوەتەوە کەچی بۆ لەوە چێ ڕێزیشان نەگرێ، بەڵام ئەمی دیکە بە شەرواڵ و کراسێکی شڕۆڵەوە زۆر جار ئەمانە بینین ڕێزی دایک و باوکیشیان لایە. بێگومان کتێبێکەیە تومودا ئاکی کابراایەکی هین نووسەرەکەی ناوی تومودا ئاکیە پیاکی یابانیە بە ناوی ئەو زیانانەی دایک و باوک بە منداڵەکانی ئەگەیەنن. ئەم زانایە چووە بە ئەشعی MRI لەسەر ئەشعی مێشکی 1500 مناڵی گرتووە. ئەڵێ کاتێک دایک و باوکە وشەیەکی نەشیا و قسەیەکی نەگونجا و نادروستیان بە مناڵەکە وتووە، تەنها ئەوە نییە لەسەر ڕەفتارەکەی تەئسیرکە، بەڵکو لەسەر زیرەکیەکەشی تەئسیرەکە، لەنی لەسەر مێشکیشی تەئسیرەکە، کاتە ئەو ڕەفتارە نەدروستانی ئێمە لەگەڵ مناڵەکەمانیان ئەەکەین، تەنها ئەوە نییە ڕەفتارەکانیشی بگۆڕێ، بەڵکو زیرەکی و زەکا و ئەوانەشی لە ناو ئەبات ئەیکا بە کەسێکی لاواز لە ڕووی عەقلیەوە لە ڕووی تەعامل و دەرونیشەوە، کەواتە بە پرسیارەتی زۆر گەورەمان لەسەرە. ئەبێ بزانین چۆن مامەڵاکەین و خۆمان فێر بکەین کە چۆن مناڵەکانمان پەروەرداکەین. ئێمە بۆ ئەوی کە گوڵدانێک گوڵەکەی بە شەوق و بە زەوق بمێنێتەوە کەم دایکی بەڕێسەیە نەچوی بێ لە مەشتەلێکی پرسی بێ زانیاری وەرنەگرت بێ، بۆی کە چێشتێک دروست کا زانیاری وەرگرتووە، بەڵام بۆ زانیاری وەرناگرین. بەداخەوە تۆ بڵێ ئۆتۆمبیلەکەم شکاوە کابراڵێ بی وەلای فیتەرێ وەڵا لی نازانم، بڵێ مۆبایلەکەم ئەو کۆدیاتۆ سەرە بی بە بۆلای کەسێکە لە مۆبایلایشەکە، بەڵام بڵێ مناڵەکەم وایە هەر کەسی شتێکە پێڵێ. هەمومان خۆمان بە پەروەردەشیارە زارین، هەمومان خۆمان بە شارەزا زارین، لە کاتێکا زۆر حساسترە پەروەردەکردن لە هەر شتێکی تر. هەر وشەیەگەی لێن جێکەوتەی هەیە، هەر ڕەفتارێکی لین جێکەوتەی هەیە، کاتێ بزانین چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکانمانەکەین و چۆن پەروەردەیانەکەین، چونکە زۆر شت کە لە گەورەیشە سەر دەرێنێ سرێکی ئەساسەگەی گەڕێتەوە بۆ بارودۆخێکی مناڵی، هەتا دیکتاتۆرەکانی مێژوو کە دروست بوون سەیری کە هەمووی لە مناڵەیە کۆمەڵە گرفتیان هەبووە. سەدامەوە هەمومانەی زانین هیتلەر مشکلەی لەگەڵ جوولەکانە ئەوەیە ئەڵێ من دایکم نەخۆش بوو، کاتێک دایکم نەخۆش بوو سەیدەلەیە لە نزیک ماڵمان هەبوو، لەم سەیدەلەی جوولەکان بوو، پارەمان پێ نەبوو بچین بیکڕین ماوەدەکی بۆ بکڕین، وەڵام منیش چووم کە داوام نەکردوتم پارەمان نێوانە نەیامێ، هینەکەم لێفڕان دەرمانەکانم لێفڕان و چوومە ماڵەوە. ئەڵێ چوومە ماڵەوە نەگەیشتمە ماڵەوانش بە دوامە ڕایان کردبوو، هاتن لێیان سەنم و زۆریان لێیان مشکاتیشیان نەکردم بە گرتیان نەم. ئەڵتا من لە سەجنبەر بووم، دایکم مردبوو، دراوسەیەکمان دایکمیان ناشتە بوو، دوو کەسمان ما بۆ لە لای ئەوان بوو، حەسەڵ لە دڵما ئەم ڕقەما بۆ. کاتێک دەسەڵات دەگرێتە دەست لە ئەڵمانیا یەکەم شت کە ئەو ئەو باڵەخانەیە تەقێنێتەوە بێجاری، دوایەوە چەند جوولەکە ئاکوژێ. سیرێکی ڕەفتارێکی بچووک توانی وا بکە مناڵێک دیکتاتۆرێک وەڕق لە نەتەوەیەک لە ڕەگەزێک هەڵگرێ. ڕەفتارێکی ئێمە ژوایە، ڕەنگە ئێمە خوا نەخواستە کەلیمەیە گەڵین ئەوڵێ فڵان بۆ من حتا لە بینیش هەولێر و سلێمانی و هەڵەبجەی و سلێمانی و هەورامی و سۆرانی و ئەمانە ڕەنگە ئێمە زۆر بە ئاسانی بزانین، بەڵام لە ناخی
بناڵەکەمانە شتێکی زۆر خراپمان چاندووە. بێگومان زۆر سپاس بۆ بەڕێز زایرزانە نووسەر و شارەزای گەشتپێدانی کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز بێت. سپاس دەکەم، سپاس بۆ پێی جوانەکانی. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئومێد دەکەین لەباری پەروەردە و گرنگی پەروەردەکردنی منداڵ و کاریگەری دەستگاکانی ڕاگەیاندن لەسەر منداڵ بە هەردووباری ئیجابی و سلبی شتێکمان گوتوێ و هۆشیاری و ڕێنماییەک بە ئێوەی عزیز و خۆشەویست گەشتپێت تا بە یەکگەشتنەوەکی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێم، هەر شاد و سەرکەوتوو بن، خواتان لەگەڵ. دوانگەی خەڵک گرنگی بە هەموو ئەو گرفت و کێشانە دەدات کە ڕوبەڕووی تۆی هاوڵاتی دەبنەوە. کاک سعیدمان لەگەڵە لە کەلارەوە. کاک سعید فەرموو. کاک عومەرمان لەگەڵە لە قەڵازیەوە. کاک عومەر فەرموو. کاک جەمالمان لەگەڵە لە کەرکووک. کاک جەمال فەرموو. لە دوانگەی خەڵکدا دەتوانی ڕاستە و خۆ ڕاوسەرنجی خۆت بخەیتە ڕوو. هەموو کات میلەتی کورد ئەوەی بە ئاوات خواستووە کە تەبانی و لەناو یەک دین. ئەوانە هەر کەسە و بەجۆ پۆستی خۆیانەوەنە گرنگی بە خۆیان و پێی خۆیانێت. ئیسماعیل ئەحمەد دەڵێ گرفتی کورد ناکۆکی ناوخۆی خۆیەتی. باوکی یوسف لە شیرازیەوە لەگەڵمانە. گوڵاڵەخان لە سلێمانیەوە لەگەڵمانە. گوڵاڵەخان فەرموو. هەموو ڕۆژانێکی پێنجشەممە لە ڕێگەی پەیوەندیەکانتانەوە پێویستی خەم و ئازارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستە بیت. بەرنامەی دوانگەی خەڵک پێنجشەممە کاتژمێر 4 بە کاتی هەولێر. ئەمان هەری ساڵەخانی
C'est bon, vous m'entendez? تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. شەڕ یعنی شەڕ ئەبێ چەکانتان دانێن و خۆ بەدەستەوە بن، یەکهاتن نییە. قوربان مەولان پاشا دەیەوێت کێشەکە بە ئاشتی چارەسەر بکرێت. ها چی بوو؟ گەورم دەڵێن شەڕ. شەڕ؟ شاپور شەر بێ ئاگر لەسەر پشتێ بکەمەوە، ئەو قەڵایەشی لێ داگیر بکەم. ڕاوەشکار بەڵێ گەورم ئامادەن؟ چاوەڕوانی فەرمانی جەنابتی تاقانە! گەورم لەشکری دوژمن تێک شکاو بەرەو قەڵاکە ڕایان کرد. زۆر چاک، کەس نەچێ بەلای ئەمبارەکانە تا خۆمەکەم. برنجی ئازاد ڕایس بەلامەوە سەیرە، نازانم ئەم برنجە چۆن تا کوێسە لەم ئەمبارامە، چونکە برنجی ئازاد ڕایس لە باشترین چەڵتوت بەرهەم ئەهێنرێت. گەورم ئەم برنجە هەر قابلی خواردنی جەنابتانە، هەتا حەو پشتی تر ئەبێ بیجێرنەوە بڵێن برنجی ئازاد ڕایس. ڕاستی برنجی ئازاد ڕایس برنجێکی نایابێت. کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت با گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا. گەر دەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان، ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت. دیاریەکانی کۆمپانیا 3 جانتای قەبارە جیاواز، ئیحرام بۆ پیاوان، سەرپۆش بۆ دایکان و خوشکان، کتێبی مەککەی پیرۆز، کتێبی گەورەی و پیرۆزی ئاوی زەمزەم، کتێبی گەورەی هەردوو حەرەم،
شوێنی نزیک و خواردن و خزمەتگوزاری لە تایبەتمەندیەکانی کۆمپانیای سەماواتە. گەشتەکانی ڕابردوومان سەلمێنەری وتەکانمانە. گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە. ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا، خوار مزگەوتی دارۆغا. کارگەی شەربەتی خاڵقی گیراوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. ڕووناکی کامێرا ئاکشن. زام چێکی شێف مەحموود. ئەرە بەختەوەرێم چەند دڵخۆشم کە شێفم شێف مەحموود، شێفێکی بەناوبانگێم بە بێرنجی مەحموود، بە بێرنجی مەحموود. هەر لە سفرە و خوانی ماوان هەتاکو سەر سفرەی سەیران برنجی مەحموودی لەگەڵە هەر خۆریەکەمی مەحموودیان. هەرە برنجی مەحموود شان لە شانی نادرێ لە تام و بۆن و بەرامە چون خۆم و ئێوەش دەزانێت برنجی مەحموود یەکەمە. هەرە برنجی مەحموود، برنجی مەحموود یەکەمە. هەرە برنجی مەحموود. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. پێشانگای ئامانج جیهانی فەرشی ئێرانی کاشان بۆ زیاتر ڕازاندنەوەی ماڵەکانتان بە جوانترین و نوێترین دیزاین بۆ بەدەزێنانی باشترین و جوانترین و تازەترین مۆدێلی فەرشی ئێرانی کاشان 500 شانە، 700 شانە، 1000 شانە، 1200 شانە ڕووبکەنە پێشانگای ئامانج. ڕۆژانە لە کاتژمێردەی بەیانی بۆ کاتژمێردەی شەو کراوەیە. هەموو جۆرە قیاساتێکمان لا دەست دەکەوێت بە پێی خواستی خۆتان. فەرشەکانمان دروستکراوی کارگەی بەناوبانگی یەڵدای کاشانە بە کوالەتی بەرز. باشترین کوالەتی و گونجاوترین نرخ دەستپێکی کارەکانمانە. هەر لە پێشانگای ئامانج هەموو جۆرە کومبارێکی تورکی و ئێرانیمان لا دەست دەکەوێت. ئامادەین بۆ ئۆڤەرکردن و ڕاخستنی هەموو جۆرە فەرش و کومبارێک بۆ ماڵان، مزگەوتەکان، شوێنە گشتیەکان بە شێوەیەکی ئەندازەی و جوان. ئامادەین بۆ دروستکردن و هەڵواسینی باشترین جۆری پەردەی زێبرای تورکی. ناونیشان سلێمانی ئیبراهیم محمەد سەر و سۆپەرمارکێتی کوێ سەید و پێشانگای ئامانج. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.